بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن هەرچەندە دەنجی تو بە باشی ناگاتە لای من دیارە ناوچە گەشتیار دەڤەری سۆران چەندین ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشی لێ دیارە لەم وەرزەی ئێستاشدا کەوا وەرزی گەشت و گوزارە هاوڵاتیان لە ناوەڕاست و قارووی عێراق و لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوو لەم ناوچە گەشتیاریانە ئەکەن من بۆ زیاتر قسەکردن لەسەر وەرزی گەشت و گوزار و ئەو گرفتانەی کەوا لە بەردەم کەرتی گەشت و گوزاریدان بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆرانم لەگەڵا بەڕێز کاک بارزانم لەگەڵە کاک بارزان ئەگەر بیت ئێرە سڵاوت لێبێتن دۆخی گەشت و گوزاری لە قەزای سۆراندا لە سەئاستێکدا ئەم ساڵ ڕاستە جیاوازتر بوو لە پارساڵەوانە بەڵام وەکو دەبینین گەشتارێکی زۆر ڕوون ناوچە گەشت و گوزارەکانی ئەم دەبەرە دەکاتن بە تایبەتی دۆڵەکان ئەوەی دەبینین دۆڵی مەلەکان دۆڵی ئالانە وەرتێ کە ئەو ساڵ وەرتێ بەڕاستی جیاواز لە ساڵانەی ڕابردوو گروپاتی گەشتاریش ڕووی لەم ناوچەیە کرد باڵەکایەتی وارووا دەبەری مێردەسۆ لێواری ڕووبارەکان هەموو ناوچەیانە بەردەوام گەشتار ڕوویەتی دەکاتن بە تایبەتی ڕۆژانی هەینی گەشتارێکی زۆر سەدای ناسە گەشتارەکان دەکات تا چەند هاتنی ئەو گەشتیارانە بۆتە بژانەوەی ناوچە گەشت و گوزاریەکانی دەبێت لە پارس دو ساڵم بێخاڵمان بەهۆی هاتنی ئەو زمارە زۆری گەشتار دەستمان پێکرد ئێستا قۆناغی کۆتاییدایە گەلی علی بەگەوە لە چەند ڕۆژی ڕابردوو دەستمان بە دروستکردنی لە ڕێگای کەرتی تایبەت دەستمان بە دروستکردنی نزیکەی 20 شێشخانە و کافتریا کردیەوە ئێستا لە جێبەجێکردندایە بەرنامەی ئەومان هەیە لە پازێن و جێبەجێکردنی هاوینەواری جودا بکەین و بەردەوام شوێنە گەشت و گوزارەکان لە ڕێگای کەرتی تایبەت خەڵکی دێت ڕوو لە دروستکردنی کەپراتی مۆدێرن واروەها کافتریا چێشتخانە شتی وا دەکاتن بۆ ئەمەش هەموو دەگەڕێتەوە بۆ هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیاران کە ڕوو لە دەڤەرەکەمان دەکەن گشتی ئەو گرفتانە چینکەوە لە بەردەم کەرتی گەشت و گوزاری دەڤەری سۆراندا بە تایبەتی لە ئێستادا کەوا بەهۆی ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا لە ماوەی ڕابردوودا بەهۆی ڕفراندۆمە کەوا ڕێگای پردێگیرا تا چەند ئەمە بۆ گرفت بۆ هاوڵاتیان کەوا سەردانی هەرێمی کوردستان بکە لە ڕووی گەشتی گوزاری تاوەکو ئێستاش ئەم گرفتانە چارەسەر کراون ڕێگای پردێک کەرکک هەولێر بەڕاستی تاسیرێکی یەکجار زۆری کرد لە کەرتی گەشت و گوزاری پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی و دەڤەرەکەمان بە شێوەیەکی تایبەتی وای کە دەکا بەڕاستی پێشبینی مان دەکرد ژمارەی گەشتاران بە ڕێژەیەکی بەرچاو بەرەبەرز بنەوە بچێ بەڵام خۆتان دەبینن کە تاسیرێکی باشی کردیا ومێدەوارین کە بەهۆی ئەوەی کە بڕیار دراوە ئەم ساڵ لە چەند ڕۆژی ئایندەدا بکرێتەوە تاسیرێکی باش لە گەشتکەتی گەشتی گوزاری بکە وا بکاتنگە کەرتی گەشت و گوزاری لە دەڤەرەکەمان دوێندا بەرەبەرز بنەوە بات پلانی گەشت و گوزار چییە بۆ کەوا ئەم لە مانگەدا جژنی قوربان هەیە پلانتان چییە بۆ پێشوازیکردن لە گەشت و گوزار ئێمە لە حاڵەتی هاتنی گەشتاران بە تایبەتی لە جەژن و بۆنەکان کە دەبینین جەژنی قوربان نزیک بۆتەوە ئامادەکاری تاو دەکەین لە ڕێگەی لاینە پەیوەنددارەکان بۆی بتوانین پێشوازی لە ژمارەی یەکجار زۆری گەشتاران بکەین کە دێن بۆم دەبەرە لە هەموو ڕۆیەکەوە لە ڕێگای تەندروستی ڕێگاوبان و هەموو ئەوانە لە ڕێگای هاتوچۆ قایمقامەتە بەڕێزەکان بۆی بتوانین پێشوازێکی باش لە گەشتاران بکەین زۆر سپاس بۆ بەڕێز کاک بارزان بەڕێوەبەری گەشت و گوزاری قەزای سۆران بەڵێ کاک بەختیار دیارە دەڤەری سۆران چەندین ناوچەی گەشت و گوزاری سەرنجڕاکێشی لێەوە هاوڵاتیان لە بۆنەکاندا سەردانی وەک ئەکەنوە لە ڕۆژانی هەینیشدا دەبین ئێستاکەوە لە هاوینە هەواری گەلی علی بەگم هاوڵاتیانێکی زۆر لە خوارو ناوڕاستی عێراق سەردانی ئەم هاوینە هەوارەیان کردووە بەڵام زۆر جارە و گرفتانی کەوا دێنە بەردەم هاوڵاتیان وەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری قەزای سۆرانیش باسی لێوە کرد بەهۆی ئەو بازگانە کەوا گرفت بۆ هاوڵاتیان دروست دەکەن و هەروەها لە بۆنەکاندا زۆر جار جەنجاڵی ڕێگاوبان ئەمەش دەبێتە هۆی گرفت بۆ گەشتیاران و گەشتیاران بەهۆی زۆری هاتنی گەشتیار لە ڕێگاوبانەکان ناڕەحەتیان بۆ دروستە بێتە